لا کۆتاییاری قۆناغی 32 جامی هەرێمی کوردستان یانەی هەڵۆ و جیهان لەسەر یاریگای دووەمیانی هەولێر بێگەیشتن. هەڵۆ لە یاریکە لە جیهان باشتر دەردەکەوتو با کۆمەڵێک لێدان فشاری خستە سەر گۆڵی تیپی بەرامبەر. جیهانیش ناوە بەناوە هێزی خۆی نیشانی زەرد پۆشان دەدا لەم هێرشاستون بۆ فریادڕەسی یانەی جیهان. هێرشەیەک بە دوایەکەکانی هەڵۆ بەردەوامی هەبوو بەبێ گۆڕینی ئەنجام. یانی جیهان زیاتر پشتی با هێرشی هەڵگەڕاو دەبەست، خەریک بوو لەم هێرشا بربەستی یەکسانی بشکێنێت و بە گۆڵێک پێش بکەوێت، بەڵام سوودی لێوەرنەگیراونیوە یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم جارێکی دیکە باڵادەستی هەڵۆ بەدی دەکرا. ئەحمەد جەمالی گۆڵپارێزی جیهانیش کاردانەوەی بۆ سەرجەم هێرشەکان هەبوو. جیهان ئامادە نەبوو خۆی ڕادستی بارودۆخی یاریەکە بکات و لە خولەکی 67 بە گۆڵێک لە ڕێگای بڵند حەمەدەمینەوە پێشکەوت. جیهان دەرفەتی گۆڵی دۆمیشی بۆ ڕەخسا لە دەستیدا. فشارەکانی هەڵۆ بۆ گۆڵی یەکسانی چڕ بوویەوە. ستون و ئەحمەدی گۆڵپارێز بوونە بەربەستی سەرەکی لە بەردەم هەڕەشەکانی هەڵۆ. کات بەرەو کۆتاییەکان دەچوو. هەڵۆ بە سوودوەرگرتن لە لێدانی گۆشە و بەسەر لە ڕێگای سەمیع سەردار لە خولەکی 89 ئەنجامەکە یەکسان کردەوە. لە خولەکی 94 هەرچەندە جارێک ستون بۆ فریادڕەسی جیهان، بەڵام لە لێدانی دووەم جیهان بەرگەی نەگرت و گۆڵی دووەمی لەسەر تۆمار کرا و یاریەکەش هەر بەم ئەنجامە و بە سەرکەوتنی هەڵۆ بە کۆتا هات. فترة تقريبا دواي جمعي قلادس تقريبا أف أسبوع كما تمرين كريه بركش وهواي منطقة بلي وبارزان بفرة وبارانة ما تمرين نكريه، يعني حسابك حفر وجذبوعك لاعب تمرين نكريه، مجرد صاحة خماسية كشكية تارتان ما تمرينك خفيفة كري وبرباراني وسرماي بفرة ما تمرين نكريه. افرو براستي يعني شوط اول العب خرا ما بي بس يوما نهايات نبي ما قول نذكر ما بخوز احمد كر ما مجال دا فريق جيهان براستي ما لعب بخوز احمد كر هر چند فريق جيهان فريقك باشه يوم محترمه صاحدا زاني جي خراستين بس الحمد لله مشيا يعني الخسارات جارك بين تعادل وبين نتيجه بقول بين فوزي يعني اف لعبه بما وك معنوي بي بو دوري ان شاء الله يوم مهم دوري ان شاء الله الملعب مال القرانيه ام دي ويكين خلاطك بو جمهور اخوي ان شاء الله. والله يترى متوقعني موفق بو انتدا او اشتدا يعني هلو يعني شي باش بو اما جو دومانغا خو عازر كاين بو ام دوريا بس ان شاء الله ام دوريا بدبتا شتي باش بو ما بو خلي كردستان بو بلدوي العراق ان شاء الله خوای گەورە لەوێ موفقمان دەکا. بەم شێوەیە یانەی جیهان ماڵاوای لە جامی هەرێمی کوردستان کردو و یانەی هەڵۆژ گەیشتە قۆناغی 16 و لە سلێمانی ڕوبەڕووی سیروانی نوێ دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.